ئێستا بیرکەرەوە 1000 ساڵ پێش ئێستا لە قەڵای بژیتە بە مەقلەتەیەسەوە بەس نەوتم زۆر خۆشی ساڵتوانی بگەڕێتەوە بۆ زەردەما بەساڵ من گوتم مەگەشتیشی شتی چی بۆ نمونە ئێستا نەگەر بگەڕێمەوە 1000 ساڵ پێش ئێستای قەڵا کامێرێکی 20 ساڵم پێ بێت یان مۆبایلێکم پێ بێت چی ئیسپادەکەی ئەتوانم بتنی پێ بکەم یعنی وەکو کەسێکی شام چۆنەڵی شانمانیان ساحێرەڵی کاکە وەرە سێستا ڕاستم تەگرێ و پیشانیاتەوە بۆی کە مەکانی خۆت پێ بێشێ ئەژینە خۆگە لەم سەردەمەوە بڕۆمەوە هیچم پێ نەبێ لەوێ هیچ ئەنە کەسێکی ئاسایی وایە بەس من بۆیە حەزەکەم بگەڕێمەوەی ئاسایی نەبم لەبەرۆشتم پێ وەکێ زەم بە تۆ کامێرەکە پیشانی 10 کەس 20 کەس نا بەس پیشانی پاشایە All the thousand pleasures come and wish to peace we owe. All of life of ease and comfort which she gave us long ago. بەبۆچوێنی من ئەگەر ئەدەوات شتێک جگەل عەقڵ جگەل حیکمە شانی مجتەماعێکی بێ لە قۆناغێکی دیاریکراوە احتیمال هەیە لە باشترین حاڵەتە پێیان وا بێتەوە کاینێکی فەزایت و غازیت و هاتوویتە سەرزەوی و مەبەستێکی هێنەیە و کوشتێکی ینی هەزم ناکرێت و احتیمال ئێستش ئەو سایە بەنسبەت هەموو مجتەماعاتە لە هەموو قۆناغێکە خاوەنی کۆمەڵە شەبەکەیەک اعتقادات و قەناعاتە یعنی تۆ هەست کاتێک ئەمە بەر هینکەوێ بەر قەناعاتێ بکەوێ کە پێش خۆی بێ حەزمی ناکە ڕەبتی بینەوە نییە 1000 ساڵ پێش دەستەیە ئێستا ئێستش زەلامێ بێت ئیدعایەوە بکە مەسەلەن بڵێ من لە مەری خەژم و ئەژیم و مەناڵم هەیە لەوێ و نازانم چی یعنی بێت هێرە جیازێکی غەریبی پێ بێ احتیمالە بیکوشی یعنی تۆ ئەمە ئەدەواتی پێ نییە بەس ئەگەر چی پێ بێ ئەم ئەفکار و عقلێتەیە سوبسی 2000 ساڵەوە ئەم حیکمە و شتی ئێستش پێ بێ تووشی مشکلی گەورە گەورەیە کاتی خۆی خەڵک کێشەی زۆر لەگەڵ تەکنۆلۆژیایە نەبووە دۆچێ کامێرەکەی هیوا ببینن شتێکی سێر بێ بەلایەنەوە وا هەستکن لە میسرەوە هاتووە یا لە شامەوە هاتووە یا لە سینەوە هاتووە وانە بازرگانیە کە تۆ گەیشتیتەم شوێنە و زەلامێکی خەریب واز لە مەشاکلی زمان بێنە من تەسەوڕەکەم ئەفکار و بیر و بۆچوونەکانە مشکلی گەورەتر بن لە تەکنۆلۆژیا ڕەنگە ئیستیعابی تەکنۆلۆژیاکە بکە شتێکە دۆزیوتێتەوە لە شوێنێکە ڕەنگە بە شتێکی ئیلایی بزانن بەڵام مشکلی و سەردەمە مشکلەی بیرکردنەوە و بیر و بۆچوون و معتەقەدات و شتانەیە تۆ چیت بەم ئەفکارانە شتێ و سەردەمەڵی چی مەسەلەن 2000 ساڵ لەمەوە پێش بە بیرکردنەوەی زۆر سیر هەیە کە ئەسڵەن ئەساسەکەشی دیار نەبووە سەردەمە ینی بەوادیری ئەو جۆرە بیرکردنەوە یا بۆچوونە هەر نەبووە تۆ ئەچیت یا شێتی یا ساحری کابرایەکی وەکو کۆپەرنیکۆس هەیە کە جیازی شیشانی خەڵک نەیەوە ئەعدام کراوە لەسەر وتۆتی چەقی کەون زەوی نییە کەسێکی دوایەوە بە ماوەی 50 ساڵە 100 ساڵێک گالیلۆت هەیە کە لەسەرەوەی وتۆتی زەوی ئەخولێتەوە و خڕە بە دەوری خۆی ئەخولێتەوە نەک کەون بە دەوری ئەخولێتەوە تووشی ملاحەقە بووە و لە دوایە لە زروفێکی ترا مردووە ئەمانە ئەفکارێژن بەڵام بە بۆچوونی من ڕاستە ئەفکارەکان سەختە یعنی و تووشی بەرێکەوتنی گەورابی بەڵام ئەگەر ئێستا هیوا دیسانەوە 2000 ساڵ پێش ئێستا لە قەڵایە بژی ئەگەر بۆ ئەفکارەکانی بینی پێ بێ پروف سلماندنی هەبێ لە ئەخیرە ئەتوانە قەنەعەت بە خەڵکات چونکە هەندێک خەڵکی تریش لە مغامەراتی گەورەی کرۆ بە سلمانەتی وەکو مەسەلەن ئەوەی کە کۆلۆمبس کە ئەمریکای دۆزیوەتەوە یعنی وازینێنەوە سلمانەتی کە باشە ئاویش بێنە وەڵا ئاویش but as the reward of merit. Neither is poverty a bar, but a man may benefit his country, whatever be the obscurity of his position. There is no exclusiveness in our public life, and we are not suspicious of one another, nor angry with our neighbor if he does what he likes. کاکە بەشەر سیفێکی تیا زۆر عەجایبە لا شتێ ترساوە تێی نەگەیشتووە یا پەرستوێتی یا دژایەتی کرد دەمانە زیاتر دروستکردنی شت بەخۆتر نەبوو لە ئێستا توانای عەزەڵی دروستکردنی ئەسکەر با جەسەدیەن طبعا با لەبەروی اعتماد لەسەر ئەجهزە نەبووە لەبەروی فکرش بۆ شوێ بەخۆت نەبووە کوێستا ئەفکاریان تۆ گەر سکێچیان بێتی لەسەر ئەفکاری بەخۆتدا پێیان ناکرێت بە تەسەووری تۆ جاری پێش بگەینەوە فکریان تا سەردەمی خۆیان بۆ بە تەختە کردویانە بۆ لەبەری ئێستاش لە هەنێ کۆمەڵگەی بچکۆلەیە بۆ من لادەی بچووکەیان لە شاری بچکۆلەیە ئەگەر خەڵکێکی بێگانە بێتە ناو شارەکە و هەموو کەسەی ناسێ و یەکسەر بە چاوێکی غەریب بۆ سەیرێکرێ قبوڵ ناکرێت لەناو کۆمەلگاکەیان ئەوە نەکە لێرە لە غەربیشە لە هەنێ شاری بچکۆلەیە وایە
ئەگەر سی سایکۆلۆژیتی بەشەر بکەین سەرەر وتی ئەڵەم دەسەڵاتم بەرێ بۆی منەم شتە و تەقدیم کرد بەڕای من ئەو بە پێست نفوزی خۆی کردنەوەی خۆ نابێ خەڵکی ئەو زمانە بە جاهل بزانین لەبەری شتانی ئێمە نەبوو لەبەرەی ئەوان ئەساسیان داناوە بۆ شتانە تۆ وتی سیارە بە هەزاران کەس تۆ ناتوانانی سیارەیەک تەقدیمی ئەو مجتەمەع بکەیت کە ئەبێ بە معجزەیەکی گەورە ئەتوانی وەکتە ڕەنگەڵێ بەس تایەکانی پێشکەشکەی یەکەم پرسیارێک لەسەرەوەیە لە ڕووی تاریخیەوە جەدوای چییە تۆ تایەک تەقدیمی ئەو کۆمەڵگەیەکی کە خۆی ڕەنگە ماوەیەکی کە خۆی پێی بدا بەبیری تۆ موجود بۆ هیچیش فەرق ناکات لەبەری تۆ ناتوانانی شتێکی گەورە تەقدیمکەی لەبەری بەتەنیا ناتوانانی بنووسی تۆ تەسەوڕەکەی دەسەڵات دەباتی بۆ شتانی تەقدیمکە یان ئەسیر تەگا و بە زۆر پێتەگا بۆ نمونە بۆی هەیە دیلێکە ئەسیرێکا بڵێت تۆ شتێکی سێری ساحری ناتەبیعیت ناسایید و ڕەنگە بە زۆر شتانە و پێگەڵ لەگەر نەشتی زۆر جوان و احتیمالە ئادام تەکە کۆنتڕۆلی کرێ ئەسیر کرێ کاکە من کەسێکی خۆپەرستم منەمەوێت کە چوومە ئەوێ جیهازێکم پێ بە شتێکم پێ بێ کە بەس تەنها لەگەڵ بەخشترین کامێرەیەک بێت مۆبایلێک بێت شتێکی لەو بابەتانە بێت وەرمونە مۆبایلێکی سەڵ شتێک بێت ویدیۆ پێگیرە کامێرە پێگیرە سەڵ بەشیلەکە ئەتوانی سەیری شتی دووری ئەتوانی لایەکی دیایە یعنی هەتا شەحنە پێ بێت دوای کە کوژاوە جیهازەکەی هیچ ناکات نانە قسەکە زانی چییە قسەکە ئەوەیە من بۆ منفعەتی خۆم بەکارێنە ئەمە لەگەڵ بەدەسەڵاتترین کەسیانە قسە بکەم و بە مەحدودیش پیشانیە بەڵام من لەمە زیاتریشم پێ بە هەموو شێوەیەک نەتیجەکەی مەساویە نەتیجەکەی مەساویە Flirting with a little slave girl when the wife is out of sight. Seems far better